ریسایکلینگ بەواتای دووبارە بەکارهێنانەوەی ئەو شمەکانەی کە دەتوانرێت دووبارە سوودیان لێوەربگیرێت، وەکو لاستیک و شوشە و ئاسن و چەندەها شتی تر. پاکڕاگرتنی ژینگە لە بەریتانیادا نەک تەنیا بۆتە یاسا، بەڵکو بۆتە کللتوری هاوڵاتیان. ئەوان ژینگە و شەقامەکانی خۆیان خۆش دەوێت، بۆیە بە هەموو شێوەیەک ڕێگری لە پیسبوونی دەکەن. ئەمە بۆ ژینگە بە سوودە. ئەگەر تۆ پارچە کاغەزێک هەڵبەیتە سەر شەقام، ئەوە بێتە پاشەڕۆ لە دەستەچێت. بەڵام ئەگەر ئەو کاغەزە بکەیتە نێو تەنەکە خۆڵێکی دیاریکراوەوە، دێتە ئێرە و ئێمەش ئەینێرین بۆ چین؟ بۆ بەرهەمهێنانەوەی. ئێمەش ئەتوانین دووبارە ئەو پەڕەیە بەکاربهێنینەوە، بۆیە هیچ شتێکمان لەدەست ناچێت. ئەمە دۆستایەتی ژینگەیە، هەر بۆیە ئەبێ ڕیسایکلینێک هەبێت. شارەزایان سەرەتاکانی ریسایکلین بۆوە دەگەڕنەوە کە خاوەنکار و کارگەکان نەیانزانیوە چی لەو زبڵ و خاشاکە بکەن کە لە دوای کارکردن لە کارگەکاندا کۆبۆتەوە. بۆ گوستارش بە گوێرەی خاوەنکار و کارگەکان، پاشماوە و زیادەی شمەکەکان هەمیشە کێشەی بۆ کارەکان و خاوەنکارگەکان پەیدا کردووە. بۆ چارەسەرکردنی ئەمەش بیریان لە ریسایکلین یان دووبارە بەکارهێنانەوەی ئەو پاشماوانە کە پێشتر لە دوور فرەدەدران کردووە. لە سەرەتادا ریسایکلین لە کارگەکانەوە دەست پێکات، بەڵام دواتر هەنگاو دوای هەنگاو ئەو بابەتە تێکەڵ بە ژیانوی شار و شارەسانەتەکان دەبێت. ڕێکخرا و دەستگا حکومیەکان هەڵدەسن بە کۆکردنەوەی پاشماوەی شمەکەکان هەفتانە لەلایەن شارەوانی یان کۆمپانیای تایبەتەوە کۆ دەکرێتەوە و دووبارە سوودیان لێوەردەگیرێت. ئەو سوودانەی لە ریسایکلین دەکرێت بە پلەی یەکەم پاکڕاگرتنی ژینگەیە، چونکە فرێدانی هەر بتڵێکی پلاستیکی لە زەویدا 500 ساڵی دەوێت تا بتوێتەوە. شوشە بە هیچ شێوەیەک لە زەویدا ناتوێتەوە. دەتوانرێت وزەی کارەبا لە ڕێگەی ریسایکلینەوە بەرهەم بێت. بۆ نمونە هەر بتڵێکی پلاستیکی دەتوانرێت وزەی گڵۆپێکی 6 واتی بۆ ماوەی 3 سەعات بدات. هەروەها لە قوتووی گیراوە گازەکان ئەلمنیۆم دروست دەکرێت. شوشە 100% بەکاردەهێنرێتەوە. ساڵانە 600 ملیۆن تەن کارتۆن لە ڕێگەی پاکێجی کاڵاکانەوە داخلی بەریتانیا دەبێت کە ئەوان 115 ملیۆن تەنی بەکاردەهێننەوە. بۆ هەرتەنەی خاشاک حکومەت باجی 3 پاوەندی لەسەر کۆمپانیا تایبەتەکان داناوە. لە ساڵی ڕابردوودا لە بەریتانیادا 50 بلیۆن بتڵی پلاستیکی دووبارە بەکار هاتوتەوە. ساڵانە 50 ملیۆن پاوەند تەنها لە بەکارهێنانەوەی شتی ئەلکترۆنی بۆ ئابووری وڵات دەگێڕنەوە. بۆیە شارەوانی کار ئاسانی زۆری بۆ هاوڵاتیان کردووە لە دابینکردنی تەنەکەخۆری ڕەنگاوڕەنگدا کە هەر ڕەنگە و بۆ کاڵایەک بەکاردێت. هەرچەندە بەریتانیا لە ڕووی ریسایکلینەوە یەکێک نییە لە وڵاتە سەرکەوتوەکان و نەگەیشتووە بۆ ڕێژەی کە یەکێتی ئەوروپا داوای لێ دەکات کە دەبووە بەلایانی کەمەوە ساڵانە لە 150 ئەو کاڵانەی دێتە وڵاتەوە دووبارە بەکار بهاتێتەوە. بەریتانیا پلانی دروستکردنی ناوەندێکی نوێی ریسایکلینی هەیە کە بودجەی 2 بلیۆن پاوەندی بۆ ئامادە کردووە. دروستکردنی ئەم ناوەندە وەک ئەوە وایە دووکەڵی 5 ملیۆن ئۆتۆمبیل لە شەقامەکانی بەریتانیا کەم کرێتەوە، چونکە ئەم ناوەندە دەبێتە هۆی ئەوەی بەریتانیا ساڵانە 20 ملیۆن تەن خاشاک دووبارە بەکاربێنێتەوە. ئەم ناوەندە ئەبێتە هۆی دروستکردنی 2000 کاری تازە بۆ هاوڵاتیان و گێڕانەوەی 23 بلیۆن پاوەند ساڵانە بۆ ئابووری وڵات. ڕێبوار فەتاح، NRT لندن.